يا ليتني قدمت لحياتي أما هیوا و ئاواتی هەموو مردوویەکە کاتێک ئەمریت ئەڵێی خۆزگایە شتێکم بۆم ژیانە پێشخستایە نەک یا لەیتەنی قەدەمت فی حەیاتی نە ئەم حەیاتە کۆتایی پێدێت کە بمریت ئیتر تەواو تۆ خۆشیەکانت جیا بنەوە لە یەکتری تۆ هاوسەرت جیا ئەبنەوە تۆ مناڵەکانت جیا ئەبنەوە لەگەڵ سەیارەکە تا جیا ئەبیتەوە لەگەڵ بەتانیەکەی باندڵ تا جیا ئەبیتەوە سەرینەکەی ژێر سەرت ئەویش ئەبەن هەموو جوانیەکانی دنیا جیا ئەبێتەوە لە تۆ بۆیە کاتێک کە ئەچیتە ناو گۆڕەوە سەیری کردەوە کار و کردەوەکانی خۆتەکەی هیچت پێ نییە ئەڵێی چی یا لەیتەنی قەدەمت لحەیاتی خۆزگە شتێکم بۆ ئەم ژیانە پێشکەش کردایە چونکە قەبر یا ڕەوضەة من ڕیاض الجەنە یا ئەوە تا باخچەیە لە باخچەکانی بەهەشت یان حفرة من حفر النیران یا ئەوە تا چاڵێکە لە چاڵەکانی جەهەنم خوا پەنامان بات ئەدهەم نابلوسی هەل لە یوتوبە لێی دەن بۆتانە هێنێت ئەڕەب ئایدڵ ساڵانە خەڵک بانگەکا و دەنخۆشەکان تاقیە کاتەوە کە ئیتر ئەبن بە نەجمی هونەر وەکو لە ئەوان پێ ئەڵێن ئەستێرەی هونەر ئەم ئەدهەم نابلسیە لە ئەڕەب ئایدڵا یەکەمی هێنا جەماوەرێکی زۆر زۆری هەبوو گۆرانی بێژێک لەسەر ئاستی دەوڵەتە عەرەبیەکان بەڵکو لەسەر ئاستی هەموو جیهان لەسەر ستەیج ئەوەستا دەیەها هەزار بلیت ئەبڕای تر بە هەچەنی بۆیە خەڵکە ڕۆیشتە ژوورەوە کلیپەکانی بە مەلاین بینەری هەیە لە یوتوبە ساڵی 2021 کە پەتای کۆڕۆنا بڵاو بووە ئەڵێ سەیری کۆمنتی گۆرانیەکانمە کە بزانم چیم بۆ نووسراوە ئەڵێ یەکێ نووسیتی ئەم ئاەتی بۆم نووسی بوو یا لەیتەنی قەدەمت لحەیاتی خۆزگایە شتێکم بۆ ژیانی ناو گۆڕم پێشخستایە کە سەیری خۆمم کرد من چیم پێشکەش کردووە گۆرانی ڕەقسی ئافرەت ئەم هەموو فەسادە بڵاو ئەکەمەوە شەو و ڕۆژ خەڵک بەهۆکاری منەوە دەیەها گوناه و دەیەها تاوان و دەیەها زینا و دەیەها عیلاقی ناشرعی کردووە قوڕ بەسەرم چی ئەکەم من بیرم ئەکردەوە ڕۆژانە ئەمە هاتەوە یادم یا لەیتەنی قەدەمت لحەیاتی تا ئەوەی لەگەڵ هاوسەرەکەما دانیشتم وتم ژنەکە کۆتایی بە هەموو شتێکەیەنم ئیتر من پێویستە کات شتێ پێشکەشی ئەڵڵا بکەم پێشکەشی ژیانم بکەم بۆیە ئەم پیاوە تەوبەکردنی ئەم ئاەتە بوو یا لەیتەنی قەدەمت لحەیاتی ئیمامی حەسەنی بەسری بە ڕەحمەت بێ ئەسپەردەی مردوویەکیانە کرد کاتێ تەڵقینی دا فەرمووی ئەبێ ئێستا ئاواتی ئەم برایەمان چی بێت برایە وتی گەڕانەوەیە بۆم دنیا وتی بۆچی بگەڕێتەوە وتی لیعمەلە صالیحە کردەوەی چاک بکات فەرمووی ئێستا ئێوە لە ئاواتەکەی ئەوان لە هیوایەتەکەی ئەوان ئێوە عەمەلی صالحی بۆ بکەن ئێستا ئەهلی قەبرستان هەمویان تکا ئەکەن ڕەجا ئەکەن هاوار ئەکەن بگەڕێنەوە تەنها دوور کات نوێژ بکەن بگەڕێنەوە جارێکی تر لەسەر ئەم ئەرزەیە گوناه نەکەن بەڵام کەلا ئینەها کەلیمەة هو قائلوها هەموو کەسێ ئەم وشەیە ئەڵێت بەڵام جارێکی تر تۆ نایتەوە ئەم دنیا فرسەتێکی ترت پێ نادرێت ئەم فرسەتە بە ئێمە دراوە ئەخە کاکە گوناحە تۆ نوێژێکت بە جەماعەت بڕوە ئەزانن عیکرەمەی کوڕی ئەبی جەهل ڕەزای خوا لە عیکرەمە بێت کاتێک نوێژێکی بفەوتایە ئەزانی چۆن خۆی عوقوبادات تا بەیانی شەو نوێژێکت ناخەوت ئەیوت من نوێژێکم بە جەماعەت ڕۆیشتووە ئێمە ئەم هەموو نوێژەمان بە جەماعەت ڕوا خەفەتی لێ ناخۆین یعنی تۆ سەیری کە ساڵانە 12 مانگە ساڵی 12 مانگە تۆ 12 ختمەی تیا ناکەیت تۆ 6 ختمەی تیا ناکەیت با بە ئەو قەبرە زادی ئەوێت وتەزەوەدوا فإن خير الزاد التقوى باشترین زاد زەخیرەیە بۆ قەبرە تەقوایە ئێمە چیمان پێیە بەخۆشمەوە من کە قسە لەگەڵ ئێوە یاکەم من هەموو جا کە قساکەم بۆ بەرامبەرەکەم من خۆم ئیسفادەی لێ یەکەم ئەخە ئێمە چیمان پێیە بەس پێم بڵێ چیمان پێ هیچمان پێ نییە تۆ ڕووی بۆ عومرە خەڵک تعلیقت لێدا براکە تعلیقت لێدا خۆی ئایفۆنەکەی بای 16 وەرەقەیە بەڵام ئەگە تۆ 5 وەرەقە 6 وەرەقە لەو ڕێگایە سەرفکەی ئەڵێ چییە کردوتە بە ڕێگای سەر ئاوەکە بەڵام خۆی ئەڕوا بۆ ئەستەمبوڵ کە هاتەوە نەچی بۆ لای قسەت لەگەڵ ناکات بینیتە ئەو ئیسلامە چۆن غەریب بووە بینیتە خەڵک چۆن بە سوک سەیری دینداری و ئیسلامەتی ئەکات ئەوە هەموو کەم تەرخەمی خۆمانە برایانی خۆ
بۆیە پێش ئەوەی لە قەبرا هاوار بکەین یا لەیتەنی قەدەمت لحەیاتی، با ئێسا هەوڵێ بۆ خۆمان بین، چکە فرسەتە. مادام ڕوحمان لەبەرە، مادام زینوین، کاکە مادام لەشمان ساغە برا، والله برا ئینسانی وا هەیە تەنها پەنجەیەکیە جوڵێ لەسەر ئەو جێگایە خەڵک پاکیەکاتەوە. خەڵکێک ئێستا هەردوو کلێکانی وەستاوە بە دوای کلێیا گەڕێن بۆی. خەڵکێکەیە هەردوو دەسی، هەردوو قاچی، هەردوو چاوی نییە، پارچە گۆشتێکە. لەگەڵ ئەوەشا زیکری خوا لەسەر زمانێتی. کاکە ئێمە لەشمان ساغە. الحەمدولله بای ئەوە لە گیرفانمانە هەیە محتاجی خەڵکی نامرد نەبین. سوپاس بۆ ئەڵڵا. الحەمدولله تەندروستیمان زۆر زۆر باشە. بەڵام بۆچی مزگەوتەکانمان چۆڵ کردووە؟ بۆچی قورئانمان هەجر کردووە؟ بۆچی لەگەڵ یەکا باش نین؟ بۆ حەز ناکەین بە یەکتری؟ بۆ ناچین بچینە خزمەت مامۆسایەکەوە فێری عەقیدە و تەوحید بین، فێری قورئان بین؟ بۆچی لە دنیاە هەمومان کارامەین، هەمومان پرۆفیسۆرین، بەڵام لە مەسەلەی دینەکەیە زۆر زۆر کلۆڵین؟ پرسیاری وامان لێکرێ بەڕاستی من خۆم خەجاڵەتە بم. مامۆسا ئەگەر لەگەڵ پورما قسە بکەم دەست نوێژەکەم بەتاڵە بێتەوە، ڕۆژەکەم بەتاڵە بێتەوە. مامۆسا گیان ئەگەر یعنی پرسیاری وا ئەکرێ بەڕاستی، مامۆسا ئەگەر خۆت شۆری نوێژەکەت بەتاڵە بێتەوە، مامۆسا ئەگەر بە ڕۆژ بخەویت ئەڵێن ئەجری ڕۆژەکە نامێنێت. ئەمە هەمووی غوربەتی ئەو ئیسلامەیە لە ناو خەڵکە، ئەمە هەمووی جەهلی ئەو خەڵکەیە بەرامبەر بە ئیسلام. ئەگینا هیچ نەبێ ئەبێ من و تۆ لە ئەبجەدیاتی ئەم شەرعە شارەزابین، بزانی دەستنوێژ بەچی ئەشکێت، بزانی نەواقضی ئیسلام چیە، بزانی لا ئیلاهە ئیلا اللهکەت بەچی هەڵ ئەوەشێتەوە. کاکە تۆ جاری وایە لە کۆمنتێکا لا ئیلاهە ئیلا اللهکەت هەڵەوەشێنیتەوە ناشزانیت، قوڕەکەی بەسەر خۆتە، لە دڵەوە پێت خۆشە کەسێکی مشریک بەسەر کەسێکی مؤمینە سەرکەوێت، لە دڵەوە کەسێکت خۆشەوێ کە ڕقی لە قورئانە، کە ڕقی لە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام. ئێتۆ هەر هیچ نەبێ ئەبێ شارەزابی لە وەلا و بەڕاءە، شارەزابی لە عەقیدەیە، شارەزابی بزانی لا ئیلاهە ئیلا الله چی داوایە کرد لێ ئەکات. ألهاكم التكاثر حتى زرتم المقابر. دنیا قڕی کردوتە سەرمانە، هەر ڕائەکەین نازانین ئیسلامەکەمان باسی چیەکات. کاکە والله زۆربەی خەڵک نازانێ فاتحە تەفسیر کات، نازانێ قل والله أحد تەفسیر کات، والله نازانێ مانای لا ئیلاهە ئیلا الله چییە. ئێبرا چۆن مناڵەکەی پەروەردە ئابێت، چۆن خۆی پەروەردە ئابێت، چۆن ئەتوانێت نوسفەتی ئەم ئیسلامە سەرخات، چۆن ئەتوانێت؟ ناتوانێت. کەواتە برایانم پێش ئەوەی هاوارمان لێ بێرزە بێتەوە یا لەیتەنی قەدەمت لحەیاتی، ئەم کاتە دەرفەتە فرسەتە بۆ هەموو لایەکمان.